لە دوایین هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان لە سلێمانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن 17 کورسیان بەدەستهێنا. ئۆپۆزیۆن نییە لە وڵاتە وجودی نییە درۆیە لەبەرەوە ئۆپۆزیسیۆن کە ئیستا بێ شاسوارە ئەگە بچێت وەکو گۆڕانی لێ هەرەوەڵا ئەوشی ژوای بەسەر. وادینی دەڵێن بۆت بەڕانات بڕیارێکی قەتعی. دکتۆر ئۆپۆزیسیۆن چیدا بە سلێمانی؟ باشێکێکی پارتی 3 ساڵە حکومەکەن بۆ بەردەوامەکەم و دووەمە بن لە شەقام دروست نابێ مۆدلی حکومڕانی بۆ سەلماندنی پاکیزەی خۆمان سووتان زود ناوی گۆڕان ئەرەوەڵا ئۆپۆزیسیۆن لە سلێمانی هەشتا ماویەتی. بارودۆخی نوێی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمەی بردە سلێمانی. لەم شارەدا ئەنجامی هەڵبژاردن وێنەیەکی جیاواز نیشان دەدات. دەنگی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی بەرچاو بەهێز بووە. بۆچی سلێمانی؟ زۆربەی ئەو بربژێرانەی وەکو ئۆپۆزیسیۆن سەرکەوتن لە سلێمانیەوە دێنە پەرلەمان. ئەمە تەنها هەڵبژاردنێکی ئاسایی نەبوو، بەڵکو دەربڕینی دەنگێکی جیاواز بوو. دەنگێک دەیەوێت لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنەوە لە پەرلەمان بگاتە گوێ هەمووان. سیاست لە سلێمانی جیاوازە. شوێنی لێدانی دڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێستا لە خاڵێکی وەرچەرخاندایە. دەنگی ئۆپۆزیسیۆن حسابی بوو دەکرێت. زۆرترین قسە لەسەر نەوەی نوێیە. بۆ پێکهێنانی کابینەی دەیەم 3 بژاردە هەن. لەو 3 بژاردەیە دەردەکەوێت کام لایەن حکم دەکات و کام لایەن دەبنە دەنگی بەهێزی ئۆپۆزیسیۆن. هێزی ئۆپۆزیسیۆن لە خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەوانەی لەوانەیە پێکەوە حکومەت پێک بهێنن. پارتی 32 کورسی، یەکەتی 23 کورسی، پێک هاتەکان 5 کورسی، هاوپەیمانی هەرێمی کوردستان 1 کورسی، خۆی گشتی 68 کورسی. گرەوکردن لەسەر کورسی 2 هێزی دیکەش هەیە بۆ هاتنیان بۆ نێو حکومەت، ئەویش نەوەی نوێ و بەرەیگەل. ئەوانەی 100% دەبنە هێزی ئۆپۆزیسیۆن. یەکگروپی ئیسلامی کوردستان 7 کورسی، ڕەوتی هەڵوێست 4 کورسی، نەوەی نوێ 15 کورسی. بەڵام چێروکی نەوەی نوێ جیاوازە. دەیەوێت لە قوناغی یەکەمدا گفتوگۆ لەگەڵ پارتی بە پلەی یەک دواتر یەکەتی لەسەر چۆنە نێو حکومەت بکات، دواتر وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە. نەوەی نوێ بە داواکاری زۆرەوە دەچێتە گفتوگۆ بە شێوەیەک دەڵێت یان 100 یان 0. کاتێک داواکانی ئەم هێزە جێبەجێ ناکرێن وەک بەدەستهێنانی پۆستی سەرۆک وەزیران یان تەواوی وەزیرەکان و سەرۆکی پەرلەمان یان تەواوی دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. قسە بولانگرانی دەکات ئەوەی داوامان کرد بەدەست نەهات. ئێمەش بە کەمتر ڕازی نەبووین. بەمەش سوودێکی باشی لێوەردەگرێت بۆ بانگەشەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە مانگی 10 ساڵی داهاتوو بکرێت. ئاڵنگاری گەورە بەردەمنەوەی نوێ، دووبارە نەبوونەوەی هەردبوونی فراکسیۆنەکەیانە لە پەرلەمان وەک خولی پێنجەم. کۆمەڵی دادگەری کێشەکەی لە هەموویان گەورەترە. بڕیاریان داوە لە دەرەوەی پەرلەمان ببنە ئۆپۆزیسیۆن.
ناچنە پەرلەمان قسە هەیە بریارەکە بگۆڕن و بگەڕێنەوە ئەی ئەگەر گەڕانەوە وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن دەمینەوە یان دەچنە نێو دەسەڵات ئەمەش ئاڵنگاریەکی دیکە لە بەردەم کۆمەڵی دادگەری پارتی قسەی لەگەڵ کۆمەڵی دادگەری کردووە پرسیاریان لێ کردووە ئەرێ ئەم بڕیارەی کۆمەڵ داویەتی دەرفەتی ئەوە هەیە قسەی لەسەر بکرێت و بگۆڕدرێت بزۆتنەوەی گوڕان 96% هێزی خۆی لەدەستداوە لە 25 کورسی دابەزیون بوو 1 کورسی بوونە تا ئۆپۆزیسیۆن بەرەیگەل کە لاهور شێخ جەنگی سەرۆکاتی دەکات 2 کورسیان هەیە هێشتا هیچ بڕیاری یەکلایەکەرەوەیان دیار نییە کە ئۆپۆزیسیۆن دەبن یان دەچنە دەسەڵات ئێستا نەخشەکە باشتر ڕوون بۆتەوە کێ دەچێتە دەسەڵات و کێ دەبێتە ئۆپۆزیسیۆن کورسیەکانی بەرەی ئۆپۆزیسیۆن نەوەی نوێ 15 کورسی یەکگرتووی ئیسلامی 7 کورسی ڕەوتی هەڵوێست 4 کورسی بزودنەوەی گوڕانیش کورسیەک ئەگەر کورسی کۆمەڵی دادگەری هەژمار بکەین 3 کورسی کۆی گشتی 3 کورسی دەکات نزیکەی 57% ئەندامانی سەرکەوتوو بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کورسان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە سلێمانی دوو گریمانە بۆ پێکینانی حکومەت باز دەکەین کە نەوەی نوێ تێدا بێت گریمانە یەکەم یەکەتی 23 کورسی 2 کورسی پێکهاتەکانی سلێمانی لەگەڵ 15 کورسی نەوەی نوێ هاوپەیمانی هەرێمی کوردستان 1 کورسی هەمووی دەکاتە 41 کورسی هێشتا 10 کورسی پێویستە بۆ ئەوەی بکاتە 50 بۆ پێکێنانی کابینەی دەیەم گریمانەی دووەم پارتی 39 کورسی 3 کورسی پێکهاتەکانی هەولێر و دهۆک 1 کورسی هاوپەیمانی هەرێمی کوردستان 15 کورسی نەوەی نوێ هەمووی دەکاتە 58 کورسی ئەم ژمارە بە زیادەوە بەشی پێکێنانی کابینەی دەیەم دەکات ئەوەی من لە سلێمانی بیستومە زۆر ئەستەمە هێزێک پێگەی سەرەکی لە سلێمانی بێت بەبێ یەکەتی و پێش یەکەتی لەگەڵ پارتی ڕێک بکەوت بۆ پێکێنانی حکومەت بەرپرسێکی باڵای نەوەی نوێ بە ئێمەی گوت بە هیچ شێوەیەک لەژێر هەژمونی یەکەتی نین و نابین نە سەرچاوەی داهاتی ئێمە لە دەست یەکەتیە نە لە یەکەتی جیابووینەتەوە تاوەکو هەرەشە لە ئێمە بکات و نەبێ کەسین کاتێک دەچێ نێو کۆڵانەکانی سلێمانی شارێک دەبینیت کە ڕەنگی ژیانی تێدا فرەچەشنە لە هەر گوشەیەکیان شارەدا دەنگی خەڵکێک دەبیستی خوێندنەوە بڕووداوەکان دەکەن لە چایخانەکوونەکانی شارەوە تا دوکان و بازارە قەرەباڵغەکان لەگەڵ دانیشتوانی شار قسەم کرد باشتر تێگەیشتم کە چیان دەوێت دەڵێن کاتی ئەوە هاتووە بەرگێکی نوێ بە باڵای سلێمانیدا بکەین بەشێک لە خەڵک بە گومانەوە باس لە ئۆپۆزیسیۆن دەکەن هەش بوو تا سەر ئێسقان پێداگیری لەسەر بەهێزی ئۆپۆزیسیۆن دەکات لە سلێمانی ئێستا بۆ هەمیشە خەڵک سلێمانی دەست بە دەنگ بە معارزە دەداتن زۆرترین ئەندامی معارزە لە سلێمانی ئەفریقا مامچەدا لاوەتی ئەبێت تۆ ڕەخنەوە پێ خەبۆڵ بێت ئەگەر ڕەخنەوە لێ نەگیرە ناتوانانی خۆت دروستکی بەس ئەوان حەز بە ڕەخنە ناکەن یەک زەلان غەڵەتکە لێن لەبەر ئەوە معارزە لە سلێمانی زۆرە خەڵکی ئەم شارە بوو بە سوتەمەنیی زۆر خراپ بووە مۆزانە و زۆرترین بار خەڵک سلێمانیاوێت ئۆپۆزیۆن من ئیمانم بۆ ئۆپۆزیۆن هەرنی ئۆپۆزیۆن نییە ئۆپۆزیۆن نییە لە وڵاتە وجودی نییە خۆ درۆیە ئەی باڵێن ئۆپۆزیۆنی نەما ئەوە نەوەی نوێەوەیە یەکگرتووەوە کۆمەڵە ئەوە عەلی حەمەد ساڵح بۆ ئەمەیە لەوە زیاتر پێ دوکانی عاجز دەبن گۆوا دەڵێن دوکانی سیاست نەما عاجز دەبن گۆوا بڵێن دەڵێمی معارەزان لە کوردستان نییە وجودی نییە درۆیە ئەوەی ئەڵێ هەیە درۆکە درۆیە وجودی نییە بەڵام زۆر تۆن قسە دەکەن بە ناسکی قسە لەگەڵا بکەین تۆ قسا حێوی دینی لێرە ناسکە زمانمان نەماوە ناسکە زمان نەما لە سلێمانی ئەمە ڕێی خەڵکیرا دەرەبڕین و ترسمان نییە بێ منەتین لیان ئێوارە دڵان بێنمان بڕن بێ منەتین
لەگەڵتان دانیشم ئەم ناومی بیدار ئەحمەدە زۆرمان بینی لە ڕووداو ئەوەمان بینی وەکو ڕەفیقمان لێ هاتووە لە بەردەرگی سەراوە تا گەڕەکە کوونەکانی شار خەڵکی سلێمانی بە نەبرەیەکی تون قسە دەکەن باوکی جوتیارم بینی هەرگوتم ناوت چییە؟ ئەو هاوەڵامی منی دایەوە من ناوم کوردستانە باوکشم ناوی دۆڕاوە ناوت چیەوە گوتە بۆی بنووس ناوم نییە پیاوێکی خانە نشینە تەمەنی لە حەفتا تێپەڕیوە چەندین وەرزی سیاسیم شارەی بینیوە بە دەنگێکی جیاواز قسە دەکات هوشداری دەداتەنەوەی نوێ دڵی کاکە گیان بە کەیفی خۆتان نییە بڕیار بدەن بچنە نێو حکومەت بۆ هەمیشە لە سلێمانی دەنگی ئۆپۆزیسیۆن زۆرترە ئەندام پەرلەمانەکان زۆرترن ئەم جارە هەفتە ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن لە سلێمانی بووە بۆ سەبەکەم ئەرێوەڵا لەبەر ئۆپۆزیسیۆن کە ئیستا بێ شاسوارە شاسوار خەڵک دەنگی پێ بە ئازایەتی خۆیەتی بە مەردە ئەگەر چێ ناو حکومەت ناچێت ئەگە بچێت وەکو گۆڕانی لێ 15 کۆسەکەی بێتەوە بۆ پێکەنی پێویست ناکات ها پێویست ناکات بۆ تۆ ئەوە ڕاستەکەویش هەرڵاویشە ژوای بەسەریت ئەوە ئەخیر فرسەتاکە بزانی ئیش ناکە کابراایەکی باش نابێ ئەویش پارەخۆرە بێکەوەوان ئەوژەی دۆڕێنێ بەڵام لە هزار کەس نازانێ معلوماتی نیە چاکە بیان خلافێ بێ المهمی 15 کورسی بزانین چیمان بۆ کە چاوەڕێن یەکگرتووی ئیسلامی کوردستان کاریگەری هەیە لەسەر پرۆسەی سیاسی هەرزوو گوتی من ئۆپۆزیسیۆنم خێریان لە ئۆپۆزیسیۆنی خۆلی پێنجەمی پەرلەمان وەرگرتووە لە 5 کورسی بوونە تا 7 کورسی مستەفا عەبدوڵڵا دەبێتە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان لێم پرسی مەجالێک ماوە بڕیارەکە بگۆڕن بۆ بڕیارتاندا زووش بڕیارتاندا بن بە ئۆپۆزیسیۆن هەڵسەنگاندنمان بۆ واقعی هەرێمی کوردستان کرد بۆ حیزبە حکومڕانەکان کرد پێمان وا بوو شتێک لە واقعەکە نەگۆڕاوە بۆیە پێمان وا بوو ئۆپۆزیسیۆن بوون بۆ ئێمە خزمەتێکی باشترە بە هەرێمی کوردستان قەراری قەتعیە بەڵێ مەجای عەدوولانی ڕاستکردنەوە نییە دانیشتن نا بە قەناعەتی هەموو ئەندامانی سەرکردایەتی بە کۆی سەرکردایەتی بڕیارماندا واتە بڕیارێکی قەتعیە ئەبەت مەجای نییە مەجای نییە با دینی دەڵێن بۆت بەڕان ناچێت ناچێ باش بەبیان ناچێنە ناچێت ناچێت ئێستا دیارێکی ئۆپۆزیسیۆنە چکە لە یەکگرتووی ئیسلامی نادیار نییە چونکە تا ڕێکارەکانی تەشکیلی حکوومەت دەست پێنەکە گفتوگۆکان دەست پێنەکەن نازانین کێ بەڵام ئەوەی ئێمە یەکلایە و تەواو بوو ئەوانەی ئۆپۆزیسیۆن دیارنەوەی نوێیە تا ئێستا کاک عەلی حەمە ساڵحە باڵە هەڵوێستە بەرەی گەلە ئەوە کۆمەڵیش وتوێتی نایەمە پەرلەمان ئەمە خوازیار بووین کۆمەڵش بێ بۆ پەرلەمان بە یەکەوە هەمومان بزانین کێ ناچێ بۆ حکوومەت لەوانە ئەگەر نەچون دیار نییە یەکگرتووی ئۆپۆزیسیۆنی ئەم جارە چ جیاواز دەبێت لە هی خۆڵی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئێمە دژی ئەزمموی هەرێمی کوردستان نین و نەبووین بەڵام دژی قۆرەخکاری و گەندەڵی و وێرانکاری و نەبوونی خزمەت گوزارین بە تەنهاش لە ڕێگا بمێنین بە تەنها خۆمان ئۆپۆزیسیۆن بین لە پەرلەمانی کوردستان بە ئەرکە نیشتیمانی و خزمەت گوزاری و ئۆپۆزیسیۆنەکەی خۆمان هەڵدەست سلێمانی شارێکی خۆشە بەرزی و نزمی زۆری تێدایە بەرەو گردی زەرگەتە دەچم ئەم گردە 15 ساڵ لەمەوبەر دروست لە ساڵی 2009دا گۆڕەپانی لەدایکبوونی گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنی کوردستان بوو ئێستا لە بێدەنگیەکی قوڵدا نقم بووە ئەوەندە کپ و بێدەنگە وەک دەڵێن دەرزی هەڵبدەی دەنگی دێت بزوتنەوەی گوڕام پلانی ئەوەی هەبوو لەم گردەوە سیستەمی حکومڕانی بگۆڕێت بەڵام خۆی لە ناو سیستەمەکەدا بزر کرد لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنی جدی لەم گردە دەست پێ کرد بزوتنەوەی گوڕان
مومی ئۆپۆزیسیۆنی داگیرساند. ئێستا مۆمەکەی گۆڕان بێشەوق و بێکاریگەر بووە لە خەڵکی سلێمانی پرسی بوو گوتیان سزاماندا و هێزێکی دیکەی ئۆپۆزیسیۆنمان قیت کردەوە. لە دوایین هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان لە سلێمانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن 17 کورسیان بەدەستێنا و هێزی دەسەڵاتی سلێمانی کەیکەتیە 15 کورسیان بەدەستێنات. ئۆپۆزیسیۆن لە سلێمانی هەشتا ماویەتی. مەبەستم ئەوە بوو ورتر بزانم ئەم هەموو هێزەی ئۆپۆزیسیۆن و دەنگی ناڕازی خەڵکی سلێمانی لە دەسەڵات چی بە سلێمانی بەخشیوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە سەردانی پارێزگاری سلێمانیمان کرد کە خۆی لەبەرەی ئۆپۆزیسیۆنەوە هاتووەتە ناو دەسەڵات. ئێستا لە هەڕەمی سەرەکی بەڕێوەبردننی سلێمانیدایە. دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر. شاری ئۆپۆزیسیۆن و شاری دەسەڵاتیش لە ژوورە تاریکراوەکەیدا پەردە لەسەر ڕاستیە شاراوەکانی ئۆپۆزیسیۆن لە سلێمانی لا دەدات. دەڵێت 165 سلێمانی وەک حکم لە ژێر کۆنتڕۆلی ڕاستەوخۆی یەکەتیدا نییە. ئۆپۆزیسیۆن چیدا بە سلێمانی؟ ئۆپۆزیسیۆن وای کردووە کە بەردەوام تازەبوونەوە هەبێ بۆ یەکەم جار لە مێژووی کووردا لە ڕێی هەڵبژاردن و ئۆپۆزیسیۆنەوە ئالوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لەم ئیدارەیە کرا کە لەسەر بنەمای نەخشەی نوێی هەڵبژاردن حکومەتە خۆجیەکان گۆڕان لە کللتوری ڕابردووە تاکو سەردەمی ئێمە 2014 تەنیا حکومت لە بەغاو لە هەولێرە گۆڕان کە هەڵبژاردنەکرا بەڵام لە هەڵبژاردننی پارێزگاکانە ئێستا لە 165 پۆستەکان لە لای ئۆپۆزیسیۆنی پێشوون. جیاوازی چیە نێوان ئۆپۆزیسیۆنی ئێستای سلێمانی کە زۆرتری نینەوەی نوێە و پێشتر کە بزوتنەوەی گۆڕان بوو جەناب شتێدا بووی بزوتنەوەی گۆڕان لە بارودۆخێکی جیاواز لە ئیستایە دروست بوو توانی ناڕازی هەموو شوێنەکان بە جیاوازی بیر و بۆچوونیانەوە جیاوازی بیرکردنەوەیانەوە زمینەی کارکردنیانەوە ئاسی ڕۆشنبیری و زانستیانەوە لادێ و شاریانەوە خوێنەوار و نەخوێنەواریانەوە هەدار و نەداریانەوە لە بزوتنەوەیەکا کۆکاتەوە. بەڵام ئەو بارودۆخی کە ئیستا لە نەوەی نوێ هەیە لەگەڵەوەی هێزێکی تازەیە زیاتر نەوەیەکی دیاریکراو لە ڕێینەوەی نوێەوە گزارش لە خۆیانەکەن کە نەوەیەکە شکستی ئەو بارودۆخانی کە بەسەر هێزە سیاسەت دەسەڵاتدارەکان و ئۆپۆزیسیۆنی شاهاتون دروستی کردووە. وەڵام دەرەوەی دۆخێکی نوێیە کە بەهۆی دواکەوتنی هەڵبژاردنەکانەوە ئەو نەوانە مەحرومەکرێن لە دیاریکردنی نوێنەرەکانی خۆیان. بۆیە ئومێدێکی زۆریان بە خەڵکە هاوتەمەنەکانی خۆیان هەیە کە بەیەکەوە ئەم ماتەوزانە کۆکەنەوە و بیکەن بە جوڵەوزەیەکی نوێ بۆ گۆڕانکاری. من ئومێ دەکەم ئەو هێزانە کە ئەو ژمارە کورسیان هێناوە هەڵەکانی بزوتنەوەی گۆڕان و هەدەفە دووبارە نەکەنەوە. دەمەوێت بزانم چی بزوتنەوەی گوڕانی بەو دەردەبرد لە 25 کورسیەوە بێتە سەر تەنیا یەک کورسی. ئۆپۆزیسیۆن بووی هاتە دەسەڵات بووی بە شەخص یەکەمی پارێزگای سلێمانی چی لە توێستان حکومەت لە قۆناغی یەکەمە ئەو متمانەی لە من سند کە خەڵک پێی بەمنی هەبوو شەقام و خەڵک بەمنی هەبوو لەبەر ئەو باگراوندەی کە باسم کرد هەرکەس بێتە حکومەت ئەبێ ئیتر پەیوەندی بەوە نییە لە ئۆپۆزیسیۆن بووی لە شەقام بووی لە ناو خۆپشان دەربووی زەربێکت لێ ئەیە کە ئەوە هەڵەیەکی زۆر استراتیژی بوو گۆڕانیش بەشێک لەو بەرپرسیارەتی هەڵەی بەرەکەوێ کە لە جیاتی ئیستیهدافی ئەشخاصی ناو مؤسسەی دەوڵەت و دامەزراوی دەستوری بکە ئیستیهدافی مؤسسەی دەستوری کرد بۆیە لە قۆناغی یەکەمە متمانەکەی لە سندم من باجێکی زۆرم ما بەڵام وردە ئەو متمانەیەم لە کۆتاییەکەیە دەستکەوتەوە. ئەی بوو گۆڕان مەسەڵەن هاتەنەوە حکومەت تەجروبەی پێشتریش هەبوو یعنی بەشێک بڵێکەتی و تەواوە دوولایی خۆی دووبڕیاری خۆی وای لە کرد ئەبوو بە هەموو قووەتی خۆی لە حکومەتا بێ وە شانازی بکە وە خۆشمان بووین بەو کشە پاکیزەیی کە بۆ سەلماندنی پاکیزەی خۆمان سووتان زۆرنەوەی گۆڕان ئەرەوەڵا یەک کورسیان هەیە ناڵێن ئەوانی تری ژوای لە یەگەروریانە بن. کەسی یەکەمی ئیدارەی پارێزگای سلێمانی ئەم جارە ڕووی قسەکانی بە تەواوەتی لە ئۆپۆزیسیۆن بوو.
باسی ئەزمموی خۆی لە نێو بزوتنەوەی گوڕان و حکومەتدا کرد بە ئۆپۆزیسیۆن دەڵێت بۆ کوێ دەچن لە دەرەوەی حکومەت لە ناو دەچن بە ئۆپۆزیسیۆن دەڵێ بڕۆن بە ناو حکومەت بەڵێ خزمەت لە ناو حکومە دەکرێت وەڵامی خەڵک لە دەنگدانە هەموو کەسێ ئەتوانێت بێتە سەرجادە بە تایبەتی لە سلێمانی هەموو کەسێک دەتوانێت چی نەک بە من بە کەسی ئەم وڵاتەش بڵێ 50 کورسیشت هەبێ لە دەرەوە بی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نابی حەزەکەم بزانی چونکە ئەمن و عەسکەر و معلومات ئابووری دادگا زانکۆ دیبلۆماسیەت و پەیوەندیەکان کایی گشتی و بازار و زانکۆ بانقەکان و مەرجەکان و دەواازەکان و فڕۆکەخانەکان هەمووی بەدەست دەم دوو هێسە دەزەڵاتدارەوەیە خەڵگە بێ بەوە تێبگات باشە یەکێتی و پارتی 33 ساڵە حکومەکان بۆ بەردەوامەکەم و دووەمە بن بۆ گەر هێزێک کە خۆی بە پاک بزانێ بە باش بزانێ بچێتە ناوی تەفروت و نابێ بەڕاستی ئەمە هینێک وەهمێکە بۆ خۆیان دروست کردووە خۆیان لە بەرپرسیارەتی دوورەخەنەوە یەنە حکوومەت ئەیانەوێ قاچێکی نوێنەرەکانیان لە ئۆپۆزیسیۆن بێ ئەمە غەڵەتەکەیە یخۆنیتە حکومڕانی و مۆدلەکە لەکوێ پێشکەشەکەی لە شەقام دروست نابێ مۆدلی حکومڕانی دکتۆر هەڤاڵ کە سمبولێکی دەرکەوتوی ئۆپۆزیسیۆنە باوەری بەوە نییە ئۆپۆزیسیۆن لە دوورەوە سەیری حکومەت بکات دەڵێت ئەگەر لە حکومەتدا نەبن دەستهەڵات و بریارتان بەدەست نەبێ فەوتاون